بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان پەرلەمانتاریکی کوردستان ئاشکرای دەکات حکوومەت دەستی کردووە بە گواستنەوە و دابەشکردنی بندیوارەکان بە سەرفەرمانگەکان. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان چەند بەڵگەنامەیەکی بڵاو کردەوە لەبارەی دابەشکردنی بندیوارەکان بە سەرفەرمانگەکان لەلایەن حکوومەتەوە بۆ لیژنەی وردبینی بەغداد پێی نەزانێت. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانتارێکی کوردستان ئاشکرایە کات حکوومەت دەستی کردووە بە گواستنەوە و دابەشکردنی بندیوارەکان بە فەرمانگەکاندا. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک بەڵگەنامەیەکی لەبارەی گواستنەوەی بندیوارەکان لەلایەن حکوومەتەوە بۆ سەرفەرمانگەکان بڵاو کردەوە. بەپێی ئەو بەڵگەنامەی سۆران عومەر بڵاوی کردوێتەوە تەنیا لە پەروەردەی شەقلاوە لە 22/1/2018 بە یەک نووسرا و 206 کەس دەگوازنەوە و دابەشی سەر قوتابخانەکانیان دەکرێن. گوندی وا هەیە 12 کارگوزاری بەناوەوە دامەزراوە. ئەو پەرلەمانتارە باس لەوە شەکات ئەم دابەشکردن و گواستنەوەی لە زۆربەی شوێنەکان دەستی پێکردووە تاوەکو لیژنەی وردبینی بەغداد پێی نەزانێ. بەپێی زانیاریەکانیش لە هەردوو سنووری دەسەڵاتی یەکێتی و پارتی دەستکراوە بە دابەشکردنی بندیوارەکان بەسەر فەرمانگەکاندا بە تایبەت بەسەر وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. دەبەشکردنی بندیوارەکانی حیزب بەسەر فەرمانگەکاندا لە کاتێکدایە ماوەی زیاتر لە مانجێکە حکوومەتی عێراق لیژنێکی پێکهێناوە بۆ وردبینیکردنی لیستی موچەخۆرانی هەرێم. زۆری ژمارەی فەرمانبەران و بوونی گەندەڵی لە لیستەکەدا بۆتە کێشە لە نێوان هەرێم و بەغدا و چەندین جاریش بەرپرسانی بەغدا باسییان لەوە کردووە ئامادە نین پارە بۆ حیزب بنێرن. ژمارەی زۆری موچەخۆران و بوونی گەندەڵی و بندیوار لە لیستی موچەخۆرانی هەرێم وای کردووە قورسایەکی زۆر لەسەر بودجەی گشتی هەرێم دروست بێت و بۆتە هۆی ناحەقیش بەرامبەر موچەخۆرانی ڕاستەقینە. بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 100,000 موچەخۆری بندیوار لە هەرێمدا هەیە. حکوومەتی هەرێمیش لە ماوەی ڕابردوودا سیستەمی بایۆمەتری ئەنجامدا بۆ پاکردنەوەی لیستی موچەخۆران. بەڵام سیستەمەکە نەیتوانی کێشەی بندیوار چارەسەر بکات، بەڵکو بندیواری بە یاسایی کرد. هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا بە هەزاران کەسیان بە شێوەیەکی نایاسایی دامەزراندووە و بەبێ ئەوەی دەوامیش بکەن موچەیان پێدراوە. ئەمەش لە پێناوی زیاترمانەوەیان لە دەسەڵاتدا و بەرژەوەندی تایبەتی خۆیان. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سۆران بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان کۆمەڵێک بەڵگەنامەتان بڵاو کردوەوە سەبارەت بەوەی کە لە ئێستادا حکوومەت دەستی کردووە بە دابەشکردنی بندیوارەکان بەسەر فەرمانگەکاندا. ئامانج لەمە چییە و ئایا حکوومەت دوای کردووە خۆی ئێستا لە ئێستادا حیزب دەستی پێ کردووە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو لە کۆی کابینەکانە بەبێ جیاوازی دامەزراندنێکی بەلێشاوی ناپێویست لە دەرەوەی پێداویستی میلاکاتی هەرێمی کوردستان بووە بە بار بەسەر بودجەی گشتی هەرێمی کوردستانەوە و هۆکاری ئەم زۆرە لە دامەزراندن بە تایبەت بۆ نفوزی حیزبی و دەنگدان و هەڵبژاردنەکان بووە کە گەر لە هەرێمی کوردستان هەر 4 ساڵ جارێ هەڵبژاردن بکرایە ئێستا 2 ملیۆن موچەخۆرمانە بوو، 1.5 ملیۆن. ئەنی کەم هەڵبژاردن کراوە بۆیە ئەو ژمارە زۆرەی زیاتریش دەبوو گە زیاتر لە ساڵی 2011 تاکو ساڵی 2014 ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان 100,000 زیادی کردو. 100,000 باڵێ کە لە دەرەوەی ڕێنمایی و یاسا ئەم کارانە کراوە و ئامانجەکەیش لێی وەگوتم بۆ هەڵبژاردن بووە. هەروەکو چۆن خانە نشینکردنیش بە هەمان شێوە بە دەر لە یاسا کارپێکراوەکانی هەرێم خەڵکێکی زۆر خراوەتە سەر خانە نشینی، بە هەمان شێوە دامەزراندنێکی زۆر کە لە هەرێمی کوردستان ئەوانەی ناپێویست و
لە دەرەوەی پێداویستی میلاکاتی هەرێمی کوردستان کراوە پێیان وتراوە بندیوار لە عێراق پێڵێن هەوایی. ئەمانە چەند جۆرێکن. جۆرێکیان ئەوانن کە هیچ دەوامێک ناکەن نە لە فەرمانگەکانی خۆیان و نە لە حیزبیش، واتە لە نێو ماڵی خۆیانن. بە نمونە گوندێک مزگەوتی هەیە، گوندێک قوتابخانەی هەیە، بنکەی تەندروستی هەیە، ئەوانەی کە خوێنەواریان نییە، ئاستی زانستیان نییە، بڕوانامەیان نییە، بە ناوی کارگوزارەوە، بە ناوی قاری و موەزین و مجێورەوە و بە ناوی کارگوزار بۆ پەروەردە، بۆ ئەوقاف، بۆ تەندروستی ئەمانەیان پڕ کردووە. بۆ نمونە تۆ بچۆ لە خوێندنگاکانی شاری سلێمانی و شاری هەولێر و شاری دهۆک و شاری هەڵەبجە بپرسە، بڵێم قوتابخانەیە بۆ پیسە یان قوتابخانەیە بەچی پاکەکەنەوەڵێن حکوومەتی هەرێم ڕێنادا کارگوزارمان هەبێ، کارگوزاری بۆ دانەمەزراندوین. بۆیە زۆر جار لە باوکی قوتابیەکان پارە کۆکەنەوە یا مامۆستاکان خۆیان لە موچەی خۆیان کە پێشتر موچە باش بووە پارەیان کۆ کردوتەوە، قوتابخانەیان پاک کردوتەوە، یا پارەیان بۆ کۆ نەکرابێتەوە بە قوتابیەکانیان کۆ کردوتەوە. بەڵام قوتابخانەیەک لە گوندێکی دوورە دێ هەندێک جار ژمارەی کارگوزارەکان زیاتر بوون لە قوتابیەکان، هەندێک جار لە هەندێک شوێن ژمارەی مامۆستاکان زیاترن لە قوتابیەکان، لە هەندێ مزگەوتی گوندەکان کە نوێژی تیان ناکرێ ژمارەی ئەوانەی لەسەر ئەو مزگەوتە موچە وەردەگرن زیاترن لەوانەی نوێژی تیاکەن. ئەمانە هەر هەمووی کە ئێستا دۆخی هەرێم لەگەڵ بەغدا دۆخێکی زۆر خراپە و مەترسی وردبینی هەیە. وردبینیش لە چەند لیستی وەزارەتێکا دەستی پێکردوە کە من تێبینیم هەیە لەسەر وردبینی بەغدا دەیکا. بۆ تێبینیەکە چییە بۆ نمونە؟ تێبینیەکە ئەوەی بەغدا تێبینیەکە ئەوەیە بەڕاستی کاتێک لیستی ناوی 200,000 کەس لە پەروەردە و تەندروستی دەچێت بۆ بەغدا، بەغدا هیچ داتابیس و بنەمایەکی نییە تا ئەمانە وردبینی بکە و بەراوردیان بکە. بەراوردیانەکە بەچی؟ ناوێک نووسراوە سۆران عومەر سەعید ئەحمەد لە پەروەردەی شاری سلێمانی ڕۆژهەڵات لە قوتابخانەی فڵان. ئەوان چوزانن ئەمە حەقیقیە وەهمیە، چوزانن ئەمە چۆنە. بۆیە پرۆسەی وردبینیەکەیان بنەمایەکی نییە تاکو لەسەری بڕۆن و داتایەکیان لا نییە حەقیقی بێتا بەراوردی کەن بە داتا وەهمیەکە یا زیادەکە یا بندیوان. بەڵام پێشتر باز کە بەغدا ژمارەی فەرمانبەرانی هەرێمی لە مەسەر نزیکەی 700,000 فەرمانبەرە، ینی بەس ژمارە کە ڕۆیشتووە ناوی فەرمانبەر بە فەرمینە ڕۆشتووە. هەتاکو دروستکردنی داتابیسی بایۆمیتری کە حکوومەتی هەرێم کردی، حکوومەتی هەرێم خۆی لیستی موچەی فەرمانبەرانی خۆی نەبووە. بۆیە ناچار بوو ئەم سیستەمی بایۆمەترێ بێنێت تا بە حەقیقی بزانێت کە وەزارەتێک پێڵێ ئەوەندە فەرمانبەر و ڕقەمی ئەخیرێداتێ ئەمە حەقیقیە وایە. بۆیە ناچار بوو بایۆمەتری بکە. حکوومەتی هەرێم هەتا ئێستا ناسنامەی بۆ فەرمانبەرەکانی بۆ موچەخۆرەکانی نییە. لە 120یان ناسنامەیان بۆ کراوە، پارەشی بۆ سەرف کرا و نەتیجەی نەبووە. بۆیە حکوومەتی هەرێم بۆ خۆی داتابیسی نەبووە تا بەغدا هەیبێ. بەڵام بەغدا دەزانێت لە ناو ئەم لیستانە ناوی بندیوار هەیە. بندیوار کێ؟ یەکێکە کە موچە وەرەگرێ بەڵام هیچ دەوامێ لە فەرمانگەیەکی حکومی ناکا، یا لە ماڵەوەی یا لە حیزبە. یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات لەم جۆرەیان زۆرە، کادری خۆیان بە لیست و لێشاو خستۆتە سەر حکوومەت موچەکانیان، ئەرکەکانیشیان لە حیزبە. هیچ ژمارەیەکی فەرمیە لەبارەی بندیوارەکان چونکە پێشتر باز لە دەکە کە نزیکی 100,000 بێت، هیچ ئامارێکی فەرمی هەیە؟ من ئاماری فەرمیم لا نییە بەڕاستی، و بەڵام پێشبین دەکەن ئەوەندە زۆرە بۆ 100,000 ناتوانم هیچ ژمارەیەک بڵێم. بەڵام پارتی دیموکرات لەمانەی زۆر بوو لە ماوەکانی ڕابردووتر خستنیەوە سەر حکوومەت بۆی کە بڕۆن دەوام بکەن. لە کێوە خستنیەوە سەر حکوومەت؟ لە کابینەی چەند؟ نووسراوەکانمان لایە لە پێش ئەم کابینەیە هەمویانی خستەوە ناو دەوائیرەکان. بە نمونە یەکێتی بە ناوی ڕێکخراوەکان زۆری هەبوو، بەڵام 4,000 کەسیان مەوجودە. ئەم 4,000 کەسە لەم کابینەیە بڕیارێک دەرچوو کە
ئەبێ بچن دەوام بکەن ئەگەر نا فەسڵ دەکرێن ئەو بوو کێشەی لەسەر دروست بوو لە نێوانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و بوو بە مەسەلەیەکی حیزبی ئەمانە بەنمونە ئێستا بچۆ لە هەندێک فەرمانگەی حکوومەتی هەرێم پرسیار بکە پێتەڵێن وڵاکە کە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان خەڵکێک هەیە نەماندیوە لەم فەرمانگەیە لەم دائیرەیە ئێستا هاتووە پلەی لە پلەی بەڕێوەبەر بەرزترە ئیمتیازی لەو زیاترە کەسیش نەیدیوە وەڵام من لێرە لەسەر میلاکی ئێرەم ئەی بۆ ڕۆژێ دەوامت نەکردووە بۆیە بارگرانیەکی زۆری دروست کرد کاتی ئەمانە خرانەوە ناو دەوائیرەکان پێیانتن بڕۆنەوە دەوام بکەن بۆچی بۆی کەشف نەبن و یا بۆی تووشی فەسڵبوون و لێپرسینەوە نەبن لەبەرەوەی چاودێری هەبوو لەسەرم پرۆسەیە بۆیە ناحەقی گەورەش لەوە هەبووە یەکێک ڕۆژێ لە ڕۆژان لەم فەرمانگەیە دەوامی نەکردووە بەڵام هەموو مافو ئیمتیازێکی ئەوەی کە دەوامی کردووە هەی بووە لە خوتورە لە دەرماڵەکان لە هەر شتێکە شمولی ئەو وەزارەتەی کردبێ ئەم لی سوودمەند بووە بەبێ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان هاوڕەکانی بینی بێتیان لە داوامە ئەمە بۆ هەموو وەزارەتە مەدەنیەکان وایە بۆ پێشمەرگە بۆ ناوخۆ چەند هێندە وایە یعنی لەوێ زۆر زیاترە بندیوار لە هێزەمنیەکان زیاترە لە ناو وەزارەتەکە ماوەسم هەر لە ناو دیوانی وەزارەتی ناوخۆ دەیان کەس هەیە ناویان لەوێ هەیە دەوامیان نییە فەرمان بەرن لەوە بەرزتر هەیەە بە پلەی پارێزگار قایمقام بەڕێوەبەری ناحیە پێیانەوترێ معەوەم واتە تۆ قایمقامی بەڵام هیچ قایمقامیەتێکت نییە هیچ قەزایەکە نییە تۆ بەڕێوەبەری ناحیەی بەڵام هیچ ناحیەیە جگە لە فەرمانبەری بندیوار پارێزگار و پارێزگاری بندیوار قایمقامی بندیوار بەڕێوەبەری ناحیەی بندیواری ژەیە نەگەشتۆ وەزیر ناوەزیر ئەوانن کە بە پلەی وەزیر بە نایاسایی خانەنشین کراون یعنی ئێستا چەندین بەڕێوەبەری ناحیە قایمقام حتا بە پلەی پارێزگاریش هەیەە بۆ خۆیان لە ماڵەوەن یا ئەچن بۆ دیوانی وەزارەت بۆ وەزارەتی ناوخۆ هیچ ئیشێکیان نییە و هیچ پۆستێکیشیان نییە بڵێن هیچ معەوەم یعنی نازانم ناو مستەڵەحانە لەم حکومڕانیەتیە فاشیلانە دەرکەوتووە کە هاتوون پلەی وەزیفی وەهمی و ناواقعیان دروست کردو بۆ خەڵکێک بۆی جێ بکەنەوە یعنی ئێستا لەم کاتە کە ئێمە قساکەین و باز لە چاکسازی لە پەرلەمانە و وردبینی لە بەغدا هاتووە و بەردەوامە و چکە هەر وردبینی دو وەزارەتەکەی تەندروستی و پەروەردە نەبووە وردبینی سەرجەم وەزارەتەکان جگە لە ناوخۆ پێشمەرگە لەلایەن لیژنەیەکی 12 کەسی لە بەغداوە هاتوون لە هەرێمی کوردستان هەفتەی پێشوو گەڕانەوە داوای داتای زۆر و بەڵگەی زۆر و وردبینی و لیستی موچەی هەموو فەرمانگەکان و هەموو وەزارەتەکانیان کردووە بەغدا دەزانێ ئەمانە نایاسایی و وەکاری نایاسایی زۆری تایە ئەی چۆن توانم یەک لا بکاتەوە کە بەرە زووتە بۆ نمونە ژمارەی فەرمانبەرانی لا نەبووە ینی بۆ نمونە ناوی فەرمانبەران بە دیاریکراوی چۆن دەتوانێت ئەمە جیا بکاتەوە لە فەرمانبەرێکی بندیوار و ئەگەر تەماشا بکەی ئەوەی بە ناوی وردبینی ئەو دوو وەزارەتەوە دەستی پێکرد سەرەتا ناوی لیستەکانیان داوا کرد کە بە کوردی بۆیان چوتیان ئێمە بە عەرەبی ئەمانەوێ کردیان بە عەرەبی گەڕانیانەوە دوایی داوای بەڵگەی زیاتریان کرد داوای زانیاری زیاتریان کرد ئێستا داوای ناسنامەی دایکەکەن واتار فەرمانبەرێک ئەبێ ناسنامەی دایکیشی بنێرێ کۆپێکەی و بیبەن و بڕوا بۆ لیژنەکە چکە لە بەغداوە داوا کراوە بۆی دڵنیابن لەوەی ئەم ناوانە حەقیقین یعنی بۆ بەگاڵتەجاری ئەمەش بەداخەوە نەتیجەی ئەخرەوە بەغدای گاڵتەجارەکەی حکومەت هێرێمە ئەوە تەواو بکەم نەتیجەی ئەم حکومڕانیەتە فاشیلە نەتیجەی ئەم ڕیفراندۆمە سەقەتەی کە هێنایەن ئەم وڵاتیان پێکرد بە قوڕا لە پێناو ناوێکا بۆ خۆیان کە دەستیان نەکەو هەرێمی کوردستانیان ئاوا کردو بە گاڵتەجار بەغدا بەو هەموو گەندەڵی و فەزاحەتە گەورەی کەتیایەتی چکە بیرمان نەچێ لیستی موچەی فەرمانبەرانی عێراق هێندە پاک نییە بیرمان نەچێ لیستی دیفاع و حەشدی شەعبی و هێزە چەکدارەکان و میلیشیاکانی عێراق هێندە پاک نییە سەفەقاتی خەیاڵی و مەترسیداری کڕین و فرۆشتن و دزی و گەندەڵی و بردننی پارە بۆ دەرەوەی عێراق لە ڕێی بانقی مەرکەزی ئەم هەموو فەزیحەتەی کە هەیە کەمتر نییە بەڵام
بەو هەموو خراپیەوە کە عێراقەتی هەرێمی کوردستان بەهانەیدا بەو عێراقە بێ ئێستا گەمە بە هەستی خەڵکی کوردستان بکە لە سایە ئەم حکومڕانیەتیە فاشیلەی کە ئەم دوو حیزبەی دەسەڵات بەرهەمیان هێناوە. ئەوە زەنبی بەغدا نییە، ئەوە تاوانی ئەوانەیە کە هەرێمی کوردستانیان لە پێناو تەنها و تەنها خۆ دەوڵەمەندکردنی خۆیان و دزینی داهات و نەوتی ئەم وڵاتە وا لێ کردو ئێستا خەڵک مەمنون بێ گۆرانی بە باڵای موچەیەکا بڵێ کە عەبادی بەڵکو بۆی بنێرە کەس نازانێت کەی دێت چۆن دێ پارێگاتۆ بۆ بانقی مەرکەزی عێراقی خەڵک دڵی خۆش بۆ بەڵکۆمە بۆ موچە بێ. ئەمە بەڕاستی بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی ئەوانەیە شکستیان بەم هەرێمی کوردستانە هێنا و خۆیان فەشەلیان هێنا تەنها لە پێناوی دەوڵەمەندکردنی خۆیانە. ئەگەر نا ئێستا هەندە گاڵتەجاری بەم لیستی موچاکرێ خەڵکێکێکەڵێ ماوەیەتە داوای فەحسی DNA فەرمانبەرەکانەکەن. هەندێکی ترن وەڵام ماوەیەکتر هەم لیژنە ماڵ بە ماڵە بێ بچێ سەردانی فەرمانبەرەکان بکە. چکە من دە پۆخڵەواتیان کردووە، ئەمان دەشتی ناڕێکیان کردو هەموو شتێکیان لێ چاوەڕوانەکرێ. کەس تەسەووریە کرد کە ئێمە تەسەورمانەکرد هەر بندیوار ئەوانە بن کە لە مقەڕە حیزبەکان دەوامەکەن و موچیان لای حکوومەتە. بندیواری ناو حیزب نا، بندیواری ماڵەوەش ئێستا کەشف بووە کە ئەم هەموو لێشاوەیان خستۆتە سەر وەزارەتەکانی ئەوقاف و پەروەردە و تەندروستی و پێشمەرگە و تەنها لە پێناوی ئەوەی کە لە دەیەکا دەنگ بێنن 12 کەسی تیا بووە، 4یان کردو بە مجەور، 4یان کردو بە کارگوزاری نەخۆشخانە یا قوتابخانە. ئەمەیە ئەم وڵاتەی بەم دەردە بردووە ئێستا لیستەکانمان جێ گاڵتەجاری عێراق. ئەگەر بینە سەرەوەی ئێستا ئێستا پرۆسەکە دەستی پێکردووە ینی گواستنەوەی بندیوارەکان بۆ کوێ ینی لە کوێوەیە لە چەندە بەرە کێشەیەک بۆ لیستی موچەش دروست دەکە کە ئێستا دەستی پێکرابێ. ئایا پێشتر نەکراوم گواستنەوەیە؟ ئەمان هاتوون هەردوو حیزب بەو خەڵکانەی خۆیانیان وتووە بڕۆن دەوام بکەن ئەتان نێرینەوە ناو فەرمانگەکان بۆی کە ئەگەر ئەو لیژنانەی بەغداهات ببینێ ناوێک کە هەیە حەقیقیە وجودی هەیە لەوێ. بەڵام زۆرێک لەمانە هیچ کەس لەو فەرمانگانە نەیدیون تا ئەم کاتانە، تا ئەم ماوانەی کە پیان وتراوە بێ بڕۆنەوە دەوام بکەن خەمتان نەبێ و موچەکانتان نابڕێ لەسەر حکوومەتی هەرێم هەرەمێنێ. لەلایەکەوە داوای چاکسازیەکەن، لەلایەکیشەوە پارێزگاری لەو هەموو کارە نایاسای و گەندەڵیەکەن کە کردویانە خستویانەتە سەر بودجەی گشتی. چکەمانە هەر بە دزینی داهاتیە وڵاتە و نەوتەکەی تێریان نەخواردووە، هاتوون بە ناوی پێشمەرگەوە گەورەترین دزی و تاڵانیەکەن. پێشمەرگەی حەقیقی لە هەرێمی کوردستانە کە لە سەنگەرەکانە بووە کە ئامادەی دیفاع بووە کە چەکی پێ بووە کە فیعلی بووە بە یەکەی 1970 وەزارەتی پێشمەرگە 45,000 یەکەی 1970 155,000 واتە 200,000 120,000 پێشمەرگەی فیعلی نییە لە سەنگەرا بێ و لە واجبات موچەشیان پێدەدرێت موچەشیان پێدەدرێت. فەرماندەکانیان بە فەردە تا ئێستا موچەکەیان بردووە خۆیان چۆن تەوزیعیان فەرماندەکان بردویانە بۆ خۆیان یانی بەڵێ لە باڵاکانی پێشمەرگا گەورەترین دزی و گەندەڵی بە ناوی پێشمەرگەوە کراوە. بڕۆ بزانە دەوڵەمەندترین خەڵکەکان لە ناو وەزارەتی پێشمەرگەکێن فەرماندە سەربازیەکانن بۆ لەبەرۆی دزیان لە ئازوقەی پێشمەرگە کردووە، لە سوتەمەنیەکەی کردووە، لە نەسریەکەی کردووە، لە موچەکەشی کردووە. هەیانە دەیان و سەدانیان نووسیوە بە ناوی وەهمی یا بە ناوی حەقیقی بەبێ دەوام موچەکانی ئەمان خۆیان وەری ئەگرن کە ئەمە ئیهانەیە بە ناوی پێشمەرگە و بە دەستکەوتەکانی پێشمەرگە بەداخەوە. پێشمەرگە چەندێک باز لە سەروەریەکانیە کرێ ئەوەندەش دزی بە ناویەوە کرێ. زۆر باش ئەگەر دوای دێن سەر لیستی مەسەرەی موچەی پێشمەرگە ئەو بەڵێ فەرموو بۆی عێراق هەر باوەڕی بە لیستی وەزارەتی ناوخۆ پێشمەرگەنی هەر توێتی بۆمان مێنن هەر باوەڕمان بە هیچی نییە تا تەدقیقی بکەین. یعنی ئەم قسەیان کردبووە بەڵێ بە ڕەسمی کردویانە. بەس ئێستا بۆچی لەم کاتەدا گواستنەوە کە ئێستا دەستی پێ کردووە ئێستا دوو حیزب مەسەرەن خەڵکێک دەنێرن بۆ سەر وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵە دەڵن بڕۆن داوام بکەن؟ بەڵێ ئێستا بۆ دەستیان پێ کردووە لە ترسی ئەو وردبینی کە دەکرێت لە لیستەکانە و وردبینیەکە تەنها لە ناوەکان نییە. لیژنەکە هاتووە لە شارەکانی هەرێمی کوردستان خۆی لەگەڵ وەزارەت و جێتە معنیەکان کۆبۆتەوە
و ڕەنگە بەیانی بڕوا بۆ فڵان بنکەی تەندروستی فڵان قوتابخانە لیستی ئەم قوتابخانەی پێ بڵێ کوان ئەم مامۆستا و کارگوزارانە کوان ئەم پزیشک و کارمەندە تەندروستیانە بۆیە بە هەمویانیان وتووە بێ بڕۆن دەوام بکەن بۆی هەر کاتێکە و لیژنەیە عێراق هات هەمووتان بە فیعلی ببینرێن و بەغدا نەڵێ باشە بۆچی دێک 12 کارگوزاری هەیە بەڵام قوتابخانەیەکی گەورەی ئامادەی لە شاری هەولێر یا لە شاری سلێمانی کارگوزاری نییە ئەمە یعنی چی؟ یعنی دزی لە داهاتی ئەم وڵاتە بۆ خەڵکێک بە ناوی ئەوەی کە بەبستە ئێستا بۆ نمونە ئەو بندیوارانەی کە لەگوون تێ دەیگوازنەوە بۆ شار لە شار دەیگوازنەوە بۆ ناوچەیەکی تر دابەشیانەکەن ئەوەندە بە نەعادیلانە کردویانە ئەوەندە بە نەعادیلانە کردویانە و شاردویانەتەوە ئێستا ترسی ئاشکرابوونیان هەیە بۆیە پێش ئاشکرابوونیانەوە هینیکەن پەرتیکەن بڵاویکەنەوە و بیخەنەوە ناو دابەشیکەن بەسەر شوێنەکانی ترا تا ونیکەن. بەڵە سوپاس دەکەم دواتر قسەی زیاتر لەسەرەکەی ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک سۆران سەبارەت بە گواستنەوەی ئەو بندیوارانە ئێستا زیاتر لە کام وەزارەتە اینجا چ کێشێکیش بۆ فەرمانبەرانی ڕاستەقینە دروست دەکا ئەوەی کێستا هەردوو حیزب دەستیان پێکردووە؟ بە دڵنیاییەوە کێشە دروست دەکا بۆ ئەو فەرمانگە و فەرمانبەرانی کە بە فیعلی و حەقیقی لە دەوامان و لە ئەرک و ماندووبوونان بەم دۆخە خراپە هەم بۆ جێگە هەم بۆ ئەوەی کە فەرمانبەرێک پلەی هاتووە لە پلەی ئەم بەرزترە ڕۆژێک لە ڕۆژان ئەم چەند ساڵە لەم فەرمانگایە ئەوی نەدیوە بەبێ هیچ شتێک بە بڕیارێکی نایاسایی بۆ بە خاوەنی ئەمەم و ئیمتیازاتەی کە ئەم بە خزمەت و ڕەنج و ڕۆماندووبوونی شەو و ڕۆژ گەیوە بەمە لە وەزارەتەکانی پەروەردە ئەوقاف تەندروستی زۆر وەک گوتم زۆرترین کەسیان توانیوە جێبکەنەوە بە ناوی خادیم بە ناوی کارگوزار بە ناوی جۆرا و جۆر. بەڵام پێشتر بازەوە کە بۆیە زوو دەست بەم لیستی وەزارەتە کراوە لەبەرەوەی کە بندیواریان کەم. نەخێر ئەمانە ژیارین خەدەمین و پەیوەندیان بە حیاتی ئینسان ڕاستەوخۆوە هەیە. مڵکی حیزب نین و مۆرکی حیزبیان کەمتر لەسەرە وەکو وەزارەتەکانی تر نین کە قسەیان لەسرە بەڵام بەداخەوە لەناو ئەمانی شام کارە ساتە هەیە. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵی تر مامۆستادا نەمەزرێنێ کێشەی نابێ کێشەی نابێ ئەگەر عەدالەت لە دابەشکردن و لە خستنە گەڕی هەموویە هەبێ وەکو یەک. بەڵام بەداخەوە نەعەدالەتیە هەیە و گرفتی تر ئەوەیە کە ئەمانە لە ڕاستیە دەستکاریکردنیان تۆزێ زەحمەتە تایبەت لەم دۆخە چۆمانە بەشێکیان خەڵکی فەقیر و هەژارن و بە ناچاری مەجبوریەوە بوون حیزب بەم جۆرە
بژێوی ژیانیان بۆ دابینکایە موچەیەکیان بۆ ببڕێتەوە. ڕەنگە ئەمانەی کە من باسییانەکەم بەم جۆرن هەمویان شایستەی موچەی و ژیانی خۆیان بن و حکوومەت ئەرکێتی ژیان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکە بەوەی موچەی هەیە بەوەی موچەی نییە. ئەوەی موچەی هەیە لە کاتی خۆی موچەی خۆی بداتێ و مافەکانی بداتێ و ئەوەشی موچەی نییە بازار و هەلی کار و ژیانی بۆ فراهەم کا تاکو و خۆی بتوانێت خۆی بژێنێ. بەڵام لە هەرێمی کوردستان هاتوون خەڵکیان بەشداری پێکردو و توانە تۆ وەرە دەنگ بە ئێمە لەم دیەیە لەم قەزایە لەم ناحیەیە ئێمە لیستێک بێنە لە گەنجەکانتان لە بەتەمەنەکانتان لە ژن و پیاوەکانتان دایەمەزرێنین. بەداخەوە ئەمە نەریتێکی زۆر خراپ بووە توانم بڵێم نەریتێکی بەعسیانەیە کە وەکو سەردەمی خەفیفەی جاران خەڵک بنووسە و پارە وەرگرێ و بەشێکی با بە تۆ ئەویتری بۆ خۆی و هەوەکەی تۆی پێ سەلامەتە. ئەمانە هاتوون بە ناوی وەلاکڕینی خەڵک و ناچارکردنی خەڵک بۆی بەشداریان پێ بکەن لەم پرۆسەگەڵیە. بەغداد بە من نازانێت کێشە بۆ دواکەوتنی مەسەری پاکردنەوەی لیستی موچە دروست دەکات؟ دەزانی ئێمە با خەڵکی کوردستان هێندە دڵخۆشیش نەبن بەوەی کە عەبادی حکوومەتی عێراقی با بڵین موچە ئەنێرێ و لیستەکە پاک بۆەوە کێشەمان نامێن. نەخێر پەیوەندی بە چیەوە ناردن موچە؟ ئێمە پەیوەندی بە ڕێکەوتنی هەرێم و بەغداوە هەیە بە تەسلیمکردنی نەوتەوەیە. هەتا هەرێمی کوردستان ئەو 320,000 بەرمیل نەوتەی ئێستا ڕۆژانە ئەی فرۆشێ و پارەکەی کەس نازانێت لەکوێیە تەسلیمی سۆمە و بەغدای نەکا حکوومەتی عێراقی هیچ ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر ناردنی پارە و بودجە بۆ هەرێمی کوردستان. باشە تا ئێستا ئامادەنی نەوتەکە تسلیم بکات؟ ئەمان نەوتەکەیان بە پێشەکی فرۆشتووە پارەکەیان وەرگرتووە. ئەیچیان لەکردو پارەکە بە پێشەکی 4 ساڵ پارەی نەوتی هەرێمی کوردستانیان فرۆشتووە. بۆ ئەم نەوتەی ئێستا هەیە هەر ئەمان خاوەنی نین ئەمان فرۆشتیانە بە پارەیەکی پێشەکی کە کەس نازانێن پارەیان بۆچی وەرگرتووە چیان لێ کردووە. ئەگە بۆ موچیان وەرگرتووە کوا موچە وەنیە. بۆیە ئەمانە عێراق ناچێتە ژێرباریەوەی بڵێ تۆ قەرزت وەرگرتووە نایزانین قەرزەکە بۆچیە نەشت داوە بە موچە ئێستا عێراق بێ پارەی قەرزەکە بداتەوە لەبەرەوە ئەمجا تۆ نەوتەکە. ئێستا مەرجی هەرێمەوەی کە عێراق قەرزەکانی بۆ بدات مەرجی هەرێم ئەوەیە قەرزەکانی کە هەرێم دەڵێ قەرزارم بیداتەوە اینجا ئەمان نەوتی تەسلیمەکەن. بەڵام هەرێمی کوردستان ڕاست ناکات کەس نازانم قەرزانە لە کێ کردوێتی بۆچی کردوێتی وە چەندیشە. تا ئێستا ژمارەیە بۆ پەرلەمانی کوردستان و بۆ خەڵکی کوردستان بەڵایانی قورس ئێستا مەسەلەی ڕێکەوتن لەسەر نەوت کە هۆکارێکی یارمەتی دەروی بۆ مەسەلەی موچە ڕێکەوتن لەسەر نەوتیش بەو مەرجێ ئەمان نەوتەکە تەسلیمی سۆمۆ بکەن عێراق نەوتەکە بفرۆشێ و کاتە بودجێ هەرێمە نێرن. بەڵام ئەمان بۆی دزیەکەیان بەردەوام بێ ئەمان بۆی ئەو پارانەی بە ناوی قەرزەوە بە پێشەکی فرۆشی نەوتی هەرێم وەریان گرتووە هەر بە ناشەفافی و نادیاری بمێنێتەوە ئامادەنی نەوت بنەوە بە بەغدا. هەرچەندە بەغدا نزیکی 400,000 ڕۆژانە بەرمیل نەوتی لە دەست هەرێم سندۆتەوە دوایەوەی کە لە 16 ئۆکتۆبەرە و ناوچانەیان تەسلیم کرد. بەغداد ئەگەری هەیە پێش هەڵبژاردننی 12/5 ئەم ساڵ یەک موچە بدا بە فەرمانبەرانی هەرێم وە کۆی عەبادی وعدی داوە لە سەری ماڵە. ئەگەر نا ئێمە هەتاکو ئەمە قسەی سەرۆکی حکوومەتی شەکە لە چەند ڕۆژی ڕابردوو هاتنە پەرلەمان بە ڕاشکاوی سەرۆکی حکوومەت بە سەرۆک فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمانی وتووە ئێمە لەگەڵ بەغدا بێهیوا بووین بگەینە هیچ ئەنجامێک بۆیە ناگەینە هیچ ڕێکەوتنێک کێشەکەش لەسەر نەوتە نەوتیش ئەوان داوای دەکەن ئەمان دەڵێن بە پێشێکی فرۆشتویانە ناتوانن تەسلیمیکەن. بۆیە ئەمە گرێکوێرەی ئەم ڕێکەوتنەی نێوان هەرێم و بەغدا و ئەم یاریکردنێ بە شعوری فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم کە هات نەهات ئەینێرێ ناینێرێ ئەمە گاڵتەکردنە بە عەقڵی خەڵک لەلایەن عەبادی و لەلایەن هەرێمی کوردستانەوە کە بەرپرسیارەتی گەورەی لەسەر حکومڕانە شکست خواردوەکانی هەرێمی کوردستان. هۆکاری تەسلیم نەکردنینەوە دەوەیە کە پارەی زیاتریان دەست دەکەوێت. ئەزانی کاک حەکیم با من پێ بڵێم وڵاتی ئێستا چۆنە ڕوا بەڕێوە شتێ بە ناوی حکوومەت و وەزارەتەوە هەمووی درۆیە هیچی نەماوە. حکوومەت نەماوە حکوومەت ئەوەنی سەرۆکمانەیە جێگیر وەزارەت ئەوە ئیشیان خەریکی نەوتن و بۆ گیرفانی خۆیان و چەند کەسێکی مەحدودی دەوروبەریانە ئەگەر نا
کەسێک هەیە ناوی ئاشتی هەورامیە لە لەندەن دانیشتووە ئەندازیاری تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستانە مانگانە ئێستا 375 ملیۆن دۆلارە نێرێتەوە بۆ وەزارەتی دارایی 125 ملیۆن دۆلاری تری نەقسە بۆی موچەی چارەکی پێ بدە کە چەند مانگیش دواکەوتووە لە لەندەنە بە تەلەفۆنێکە لەونە پارانێرم کێشەی تەحویلی بانقی هەیە پارەکەی نەخسی هەیە لە کاتی خۆی ناینێرێ ئەوی تری لە فرۆشی نەوت کە چوە هەفتا و سەروی هەفتا و ێستا هاتۆتە خوارەوە کە زەر نازانێت پارەکەی لەکوێیە داهاتەکەی لەکوێیە ئەمانە وەکو بزنسمانێک ئەو لە لەندەن ئەڵێونە پارانێرم بەش ناکاڵێ هەر ئەوەیە لەژێر چاودێری نییە لەژێر محاسبە نییە و بە کەیفی خۆیەکە و ئەندازیارە بۆ ئەم تاڵانچیانی کە ئێستا نەوت باشە بەڵام بۆچی ئاشتی هەورامی ئەندازیار بێت کە بۆچی مەسەلەن ئەنجومنی هەرێم بۆ کاروباری نەوتوغاز کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەرپەرشی دەکانی تەواو ئەمان لە نەودوە هەرەوە نازانن کە ئەیبینن نەوتە و سپیە و ڕەشیش ڕەشە نەوتی ڕەژەیە و نەوتی سپی بەڵێ ئاشتی هەورامی ئەندازیارە لە عقودەکان لە تاڵانکردن لە دزیەکە جا چەنی بۆ خۆیەکە و چەنی بۆ ئەمانەکە ئەوە ڕێژەیەکی جیاوازە ئەگەرنا ئەندازیاری تاڵانکردنی نەوتی کوردستان بریتە لە ئاشتی هەورامی بەرپرسیاری یەکەمی تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان بریتە لە سەرۆکی حکوومەت و لەم دوای یاقوبات تاڵەبانیش بۆ بەشەریکی بەڵام پێشتر ئاشتی هەورامی باسی لۆ کرد ئەگەر ئەو نەبووایە کورد نەوتی نەناسی وەڵا ئەگەر ئەو نەبووایە کورد بەم ڕۆژە نەئەگەیشت و ئەگەر نەوتی هەرێم دەرنەهاتایە و ئەمانە پێی نەبوونایە بە مافیا ئێستا ئاوایان لێ نەیە و خەڵکی کوردستان بچەوسێننەوە بوونەتە مافیا بۆی نەوت و مافیای زۆر دروست بووە مافیای حکوومەتی و دەوڵەتی نەک مافیای تاریکی ئەمانە حکوومەتەکەیان 11 وەزیری تیان نەماوەکەچی بێباک و بێمنەتن ئەمانە موچەی خەڵکیان پێ نادرێ ئەیکەن بە چارەک چەند مانگ دواکەوێ هەر بێمنەتن و ئەمانە ئێستا بڕۆ لە پێشمەرگە بپرسە بزانە چەند ڕۆژە موچەی وەرنەگرتووە و هێشتا دیار نییە کەی موچەی پێشمەرگەی ئەم مانگەی کە ناویان ناوە مانگیدا کەیە درێ حکوومەت ناتوانێت هیچ وعدێ بدا کە کەی موچەی مانگی دەی پێشمەرگادا ئەو کارەکەی چییە ئەوەندەی کێواگەدار بۆ کارەکەی ئەوەیە کە ئەم حکوومەتاڵە ئیفلاسمان کردو بەس ڕای ناگەێنێ ئەم حکوومەتە بە مانای کەلیمە ئیفلاسی کردووە شکستی خواردووە داڕماوە داڕزاوە تووشی ئایدز بووە بەڵام تەسلیم بەوە نابێت کە ڕای بگەینێت تووشی چ کارەسات و داڕزانێ بووە آخر شەرمەزاریە تۆ لەم حکوومەتە حکوومەتداری ئاوا بکەیت و بڵێ حکوومەتم بەڕاستی ڕووقایمیەوێ یعنی بێ زۆر ڕووقایم بێ لە ڕوو بێ بیتە پێشی شاشەکان و بۆنی خۆش لە خۆ بیت و ڕیبات و قات و پێ بکەنی و قسەی بێمانا بکەی بە ناوی حکوومەتداریەوە حکوومەتداری ئاوایە وەڵا گەر حکوومەتداری ئاوا بێ خەڵکێکی نەخوێنەواری دوورە دەستێکی ئەم وڵاتە بێ نەتوانێت لەمە باشتر بی بابڕێەوە خەڵک مەڕی هەبێ ئەوە نای بابڕێەوە خەڵک بزن و مانگای هەبێ ئەوە نای بابڕێەوە کۆمەی ئەم میلەتا بن بەڕێوە ئەمانە بۆی بەڕاستی ئەمانە نیشانێک بە بۆ چوونیەوە لە ئەوان باش دەتوانێت حکومڕانی بکات بە دڵنیاییەوە چکە هیچ شوانێک مەڕەکانی برسی ناکات لە برسا و بیداتە دەم گورگ و ئێوارە بێتەوە بڵێ هەر ئەوەیە ئەمانە گەر خەڵک نەبێ سەرۆکی حکوومەتی کوێن ئێستش ئەگەر خەڵک نەبێ ئەبێ بچنەوە بۆ کەرەج و بچنەوە بۆ ئەوروپا ئەبێ مەمنونی خوابن میلەتێکیان بۆ بە تووشەوە ئەم هەموو شتەی لێ قبول کردوون ئەمە جێی تەعەجوبە خەتاکەشی هیچیە چی جێی سەرسوورمانە لە چڕوانگەیەک ئەوە جێی سەرسوورمانە کە ئەم هەموو تاڵانی و دزیان لە وڵاتە کردووە و لێشیان قبول کراوە و بە قافڵەی سەیارە ڕۆن کەس ناوێرە سەیریشیان کاو ئەژدەن بە شوێنێکا سێڵفیان لەگەڵە گیرێ ئەوە سەیرەکە میلەتێکی ئاوایان هەیە و لێی قبول کردوون خۆ هەر ئەوە شەوای کردومانە بەردەوام بن چکەمانە بەرە لە وڵاتێکی هۆشیاری زۆر قانونیە شەو ڕۆژی حکمیان پێ ناکرێ هەر بە تەنەکە دەریانەکەن هەمویانەکەنە سەتلی زبڵە و فڕیانەدەن لە وڵاتە ئەمانە شایانیەوە نین حکومڕانی بکەن شایانیەوەن هەمویان لە زیندانە بۆ مەدەل حەیات بۆ هەتا ژیان هەیە لە زیندانە بڕزێن چکەمانە خەڵکیان چەوسانەوە ئەمانە جینۆسایدی میلەتێکیان کردو بە برسیکردنی جینۆسایدەوەی ئێستا دەکرێت بەرامبەر خەڵک جینۆسای چێت تۆ خەڵک لە برسا بکوژی یا بە چەک بی کوژی هەر کوشتنە ئەمەی ئەمانایکەن جینۆسایدی میلەتی خۆیانە
بە ناوی حکوومەتداریەوە کە حاشا ئەمە حکوومەتداری نییە ئەمە دوژمنداریە. باوەڕ بکە کاک حەکیم ئەگەر هەرێمی کوردستان بە عەقد و ئیجار بدرایە بە کۆمپانیایەکی تورکی و کۆمپانیایەکی ئێرانی و کۆمپانیایەکی عەرەبی کە ئەوانە پێیان ئەڵێن شۆڤێنین، هەرێمی کوردستانیان باشترە ژیان لەوەی ئەم حکومڕانە بە ناو شۆڕش گێڕانەمە شۆڕشیان گێڕ کردووە. ئەم وڵاتە ئاوا بن بەڕێوە. وەڵاهی کۆمپانیایەکی تورکی باشتر ئەم وڵاتەیە بر بەڕێوە. لانی کەم قازانجی خۆی هەڵەگرت، ئەوەشی بۆ خەڵک بوو، بۆ خەڵکی سەرفە کرد، نەیەتوانی دزی لێ بکە. ئەمانە لە هەموو شتێکی ئەم وڵاتە دزیان کردووە، لە زێرابیشا دزیان کردووە کە دروستیان کردووە، هەتا نەوت لەسەر زەوی و لە ژێر زەوی دزیان کردووە، هەر خەریکی تاڵانی بوون. و ئەمانە قسە نەماوە پێیان نەوترێ چی تەڕنابێ قاز تەڕ نابن، هیچ باکیان نییە و ناشی بیسن و باش گوێشی لێ بە سەبارەت بە موچەی پێشمەرگە بۆ چی پێشتر لە سەرەتا بوو ئێستا دوا دەکەوێت دەڵێن موچە نییە پێشمەرگە بوو شەڕیان پێ کرد و بە کوشتیانەدا ئێستا ئیشیان پێی نییە چونکە بە خیانەتێک کوردستانیان لە دەستدا و هاتوونەتەوە ماڵەکانی خۆیان دانیشت و ئیشان بۆ حیمایانە و بۆ پیاوکوژانەیەکە لە دەوریانە. ئیشیان بە پێشمەرگە نەماوە، هیچ ئیشیان بە پێشمەرگە نەماوە، بەداخەوە پێشمەرگە ئەمانە ئاپارێزیە. پێشمەرگە ئەبێت چی دی لەمە و دووە خۆی بۆ ئەمانە بە کوشت نەدا، ئەوان خوێنیان بڕژێ و مناڵەکانیان هەتی و ببێ و خێری پێ بکرێ، بەڵام بڕۆن سنگی پێ دەرپەڕێن و نەوتی زیاتری پێ بفرۆشن و دزی زیاتری پێ بکەن. هەر قاتەکانیان کە لە بەریانایە موچەی چەندین مانگی پێشمەرگەیەکە کاکە هەر ڕیباتەکەیان دەگران بەهایە قاتەکانیان بۆن بای چەند ئەگەر ئەگادار بن مارکانی ئەو مارکانی کە ئیکڕن هەمووی دیارە مارکەکان سیعری چاکەت و پانتۆڵێکیان بچەنە، بۆنێکیان بچەنە، ڕیباتێکیان بچەنە. وانە بەس بۆ خۆشگوزەرانی خۆیانە ژین و بۆ خۆشگوزەرانی خۆیان هاتوون. ئەسڵەن گاڵتەیان لە معاناتی خەڵک دێ بە ئێماڵێن ئێوە گێرە شێوێنن، ئێوە تێک چوون، ئێوە ئەم قسانە چیەکەنەوە لە ئەتەکێتی پەرلەمانتاری نییە چۆن لە قسانیان بێ و توێیانی بەڵێ چونکە ئەوانە دەوڵەت مەدارن و ئەوانە سکیوریتی تایبەتیان هەیە و ژیانی تایبەتیان هەیە و خواردنی تایبەتیان هەیە و هەیەانەکە ئەڕوا بەم لاولە خواردنەکەی لە سیاری تایبەتە، خواردنی و شوێنە ناخوا کە لی دابەزێ. فڕۆکەی تایبەتیشان هەیە؟ ئێوازە هەرەوە هەموو شتی تایبەتیان هەیە. باش زۆر باشە. کاتمەکەمەوە سەبارەت بە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا بەر لەوەی پرۆژە یاساکە سەبارەت بە تۆمارە بایۆمەتریەکە بە کورتی، ئایا تۆمارە بایۆمەتریەکە نەیتوانی بندیوار و چاکسازی لە دەستی موچەدا بکەوەی کە بەرپرسانی حکومەت زۆر بانگەشیان بۆ دەکرد؟ بایۆمەتری تەنها ئەوانەی کە حەقیقین ئینسانن. خۆ بندیوار کێ؟ بندیوار جنۆکە نییە، بندیوار ئینسانێکە کە دەوام ناکە و پارە لە حکومەت وەرەگرێ، ئەڵێ پارەی ئیف، پارەی ئیفی دەسەکەوێت، بندیوار ئەوەیە. بۆیە ئەم ئیفە لە ڕۆژی بایۆمەتریا چوە چاوی زەق کردوێتەوە لە شاشەکە و پەنجەموەریشی کردو و معزەز مکەڕم چۆتەوە بۆ ماڵە. خۆ بایۆمەتری بە دوایەوە نییە بزانێت چی باز دۆکەن کە خەڵک لە ئەوروپا شەواتەوە شیوە هەبووە بوون بندیواری تەیارە زۆرترین بچۆ بزانە لە چ مانگێکا فرۆشراوە لە مانگەکانی بایۆمەتری. بەڵێ بەڵێنی بە ئەو کاریگەری نیە بۆ زۆری لەوانە خانە نشینن کە لە ئەوروپان و بەعاشیان هەیە و هاتوونەتەوە پەنجەمۆر و چاوزەقەکەیان ناوە بە کامێرەکە و بۆ خۆیان چوونەتەوە بۆ ئەوروپا و موچەکەیان بەردەوامە. باشە دوا پرسیارم سەر پرۆژی چاکسازیەکە لە پەرلەمان بازۆکی کە ئێوە وەکو پەرلەمانتاران ڕێگری بۆ دروست دەکەن. ئایا حکوومەت نەیدەتوانی ئەم کارە بکە ئەوەی کێسایەوە بەنیازم بیکەن؟ حکوومەت بۆ خۆی کردوێتی بۆیە ڕەنگە نەتوانیەوە بکە، بەڵام ئێمە لە لیژنەی دارایی هەفتەی پێشوو راپۆرتی کۆتاییمان لەسەر پرۆژە چاکسازیەکە تەواو کردووە و ئێمە هیچ کارێکمان تایە نەما، ینی تەواو بووین. چاوەڕی لیژنەکانی ترەکەین بۆی بتوانین بەس لیژنەکەیەوە بەست بۆ تاوچکە بازوەکە کە ڕێگری هەیە بۆ دەمەوێت ڕاشکاوای ڕێگری هەیە، ڕێگریەکان لە دەرەوە یاخۆ لەناو پەرلەمان بەدڵنیایەوە ڕێگریە تۆ دۆستبەری بۆم هەموو بندیوار و نایاساییە ڕێگری هەیە، بەڵام خۆشبەختانە پەرلەمانتارانی ئەو لایەنانەی کە گومانیان لێکرێ ڕێگری بکەن هەموو هاوکارن و تا ئێستا لە پەرلەمان باش هاتووە و لیژنەی دارایی کە تەواوی کردووە توانم بڵێم ئەساسی هەموو لیژنەکانی ترە لە بەرۆی تایبەتمەندی تەواوی هەیە. ومێ دەکەم لە ماوەیەکی نزیکی
ئایندەیە و پرۆژێ پێتان وایە پەسەند بکرێت؟ بەڵێ من ئومێد دەکەم چونکە بازوەکێکە حکوومەتەوە دەیەوێت تۆپەکەی خستۆتە سەحاییەوە بۆی کە ئەگەر پەسەندیش نەکرێت ئێوە لێی بەرپرسیارن وەکو پەرلەمانتارن. ئومێد دەکەم ئەم یەک گۆڵی و دوو گۆڵی نەبێ و تۆپ خاتە ساحەیە و ئەمانە ئومێد دەکەم تێگەی بن کە ئەگەر چاکسازی نەکەن حکوومەتداری ئاوا بەڵام بەڕێز دەڵەوە لێستا شەو خەریکی گواستنەوەی بندیوارن ینی بەڵێوان لە کاری خۆیان بەردەوامن جای مەشکاری خۆمانەکەین یاساکە دەرەکەین بۆیانە نێرینەوە جێبەجێکەن ڕەنگە قورس بێت دڵنیای لەوەی کە یاساکە پەسەند بکرێت خۆی قورسی لە جێبەجێکردنی یاساکە کورسی لە جێبەجێ بەس حکوومەتیش خۆی دەتوانێت ڕاستە و خۆمە بکە بەبێەوەی بینێرێ بۆ ئێوە بۆ مناڵبۆشان بەتەنیا حکوومەت پێی ناکرێ پێویستی بە پشتیوانی پەرلەمانە لە ڕووی دەیتوانیەوە بکە لە ڕووی یاسایی ناکرێ حکوومەت هەر کارە نایاسایەکانی کردو ئەگە پەرلەمان یاسایەکی بۆ دەرکا و کاتاڵێ من یاسای پەرلەمان جێبەجێەکەم ئەوانە بڕم کە من تاو کاتە بۆم کردوون 27 ساڵە بۆی کردوون بایتر ببڕێم هەموو کارە نایاساییە. باش زۆر سپاس بۆ بەڕێز کاکێ سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مابووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.